چواردەهەمین خولی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێران بەڕێوەچوو. ئەم خولەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران بە دوو گەڕ یان دوو قۆناغ بەڕێوەچوو. ئەوەش دوای ئەوەی لە قۆناغی یەکەم لە 28 مانگی ڕابردوودا هیچ کام لە پاڵێوراوەکان نەیانتوانی ڕێژەی پێویست بۆ بردنەوە کە نیوە کۆیەکی دەنگەکان بوو بەدەست بهێنن. لە قۆناغی یەکەمدا سەعید جەلیلی، مەسعود پزیشکیان، محەممەد باقر قاڵیباف و مستەفا پور محەممەدی و عەلی ڕەزا زاکانی و ئەمیر حسێن قازیزادە هاشمی ڕکابەری چواردەیەمین خولی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێرانیان کردو. بەر لە چوونە ڕۆژی هەڵبژاردنەوە دوو کاندیدی بەرەی محافیزکارەکان کشانەوە و داوایان لە سێ کاندیدەکەی دیکەی بەرەکەیان کرد لەسەر کاندیدێک ڕێککەون. بەڵام هەریەک لە قاڵیباف و پور محەممەدی و جەلیلی لە ڕکابەریەکەدا مانەوە و بەرانبەر پزیشکیان کە بە تاکە کاندیدی ڕیفۆرمخوازەکاندا دەنرێت مانەوە. که ایشان به دست خودشان این کار را انجام داد. لەو چوار پاڵێوراوە هەریەکە لە سەعید جەلیلی 58 ساڵ بە 9,473,298 دەنگ و ڕێژەی لە 38.6 دەنگەکان و مەسعود پزیشکیانی 69 ساڵیش بە 10,415,991 دەنگ و ڕێژەی لە 42.4 دەنگەکان پلەی یەکەم و دووەمیان بەدەست هێنا و کەوتنە گەڕی دووەمەوە. چواردەیەمین هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران ساڵێک بەر لە وادەی خۆی و وەک هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوەچوو. ئەویش دوای ئەوەی لە 19 ئایار واتە مانگی 5 ئەم ساڵ ئیبراهیم ڕەئیسی سەرۆککۆمار لە ڕووداوی کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی لەگەڵ حسێن ئەمیر عەبدوڵڵاهیان و 6 کەسی دیکەی تیمی یاوەری گیانی لەدەستدا. لە گەڕ و قۆناغی یەکەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێراندا تەنها نزیکەی لە 140 دەنگدەران کە ژمارەیان زیاتر لە 61 ملیۆن دەبێت بەشداری پرۆسەکەیان کرد. مەسعود پزیشکیان کە وەک کاندیدێکی سربەخۆ خۆی پاڵاوتووە لە بەرەی ڕیفۆرمخوازەکان هەژمار دەکرێت و سەرکردە باڵاکانی ئەو بەرەیە پشتیوانیان بۆ دەربڕیوە. لە نێوان ساڵانی 2001 تا 2005 لە کابینەکەی محەممەد خاتەمیدا وەزیری تەندروستی بووە و لە 5 خولدا ئەندامی پەرلەمان بووە و لە ساڵی 2016 تا 2020 جێگری سەرۆکی پەرلەمان بووە. پزیشکیان واناسراوە کە پاڵپشتی لە نزیکبوونەوە لە وڵاتانی خۆراوا دەکات. لە بەرانبەردا سەعید جەلیلی کە بە هەمان شێوە بە سربەخۆ خۆی کاندید کردووە لە بەرەی پارێزگارەکانە و دانوستانکاری پێشووی دۆسیەی ئەتۆمی و نوێنەری ڕابەری باڵای ئێران لە ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیی بووە. لە نێوان ساڵانی 2007 تا 2013 وەک سکرتێر لە هەردووکیان کاری کردووە. خۆی بۆ دوو خولی پەرلەمانی کاندید کردووە و هەردوو جارەکە شکستی هێناوە. لە ساڵەکانی 2013 و 2021ش وەک کاندیدی هەڵبژاردننی سەرۆکایەتی دەرکەوتوو. ئەمە سێیەم جاریەتی کە خۆی بۆ پۆستەکە کاندید دەکات. جەلیلی وەک خۆی لە دوایین ڕوبەڕووبوونەوەی تەلەڤیزیۆنیدا جەختی لێکردەوە. دژی هەر نزیکبوونەوەیەکی وڵاتەکەی و وڵاتانی خۆراوایە. همین مردم اومدن و این کشور رو عبور دادن از مشکلات. همچنان که در عرصه‌های دیگه هم مردم هستن که این موفقیت‌ها رو شکل میدن.